براکەم موبایلە دێت دوا موبایل ناکەم واو ئێمە گەڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان لە قیکەرکووک ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی فستیڤاڵی گەشە بۆ پێکەوژیان لە کۆلێجی پەروەردەی حەویجە بە مەبەستی لێرەوە جەنابی پارێزگاری کەرکووکەکەین کە ئامادە بوو و هەروەها ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و سەرۆکی زانکۆ کە بەدەمەوە هاتنیان هەبوو بۆ بەرنامە و فستیڤاڵەکەمان سوپاسی ئەو بەڕێزانەشەکەین کە ئامادە بوون بە لیستیان و بێ بەکردنەوەی پێشانگای کتێب و گوڵ و پێشکەشکردنی خوێن بە خوێنبەخشین بە نەخۆشەکان.